بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکات لە شاری کۆیین لەلای یەکێک لەو کاسبکارانەین کە ساڵانێکی زۆرە لە بازاڕی شاری کۆیە خەریکی کەسابەتە ئەویش حاجی ئەسحەد مەحموودە با بزانین ئەو چیا دەوەریەکی لەگەڵ مانجی پیرۆزی ڕەمەزان هەیە و لە ساڵی تەنیشەوە خەریکی کەسابەتە لەم بازاڕە و چەند دڵیشی خۆشە بە کەسابەتەکەی خۆی لەگەڵمان نابن. حاجی سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. تساو بتما إخوان خواه رحمان فيك ساق بين إن شاء الله با شهر وادا بينا تا في رزيل النبي عيبيني اگر قلبي ساق بي باش رزيل النبي قلبي ساق عيبيني بخود باي خوتر بيادك لقى رمضان يكوي والله الحمد لله زور باش صغر النبي نا والله الأخوي بزياد بيه أو بيانيان كاتنا دلتاي وارنا أتنا وماري عندك دكان دادا بورشيني وداتينا مزقوتي نوزي دكين وقلق رادك شيني ودعي دينه ودكان عادي لقاني يا جماعتك كان كوي الحمد لله باشي الحمد لله عندي لتوانات دابي تمزقوت هذا والله همو فرز يك زوري لمزقوتي نوزي كم تلا ماري زيادة لمزقوتي زيادة لمزقوتي تخوالي قبولك يا ربي يا أخوة سلامة بيخواه وبزانم خوێندەواریت باش نییە نا والله خوێندەواریم باش نییە بەڵام تەزبیح لە دەستە بەڵێ ئەرەورات بێت تەزبیح دێت تا ئێوارە بۆ خۆم لێرە هەر ذکرێ دەکەم واستەغفر الله والحمد لله ولا إله إلا لە ناو دری خۆم نەکووەوە هەر ذکری دەکەی بەڵێ دوعایانی زۆر دەکەی الحمد لله والله دوعا بۆ هەموو کەسی دەکەم و بە تایبەتی بۆ ماری خۆمان و بۆ هەموو خزم و برادەران خوا لە هەمووان خۆش بێ و ئەنجا لە منیش خۆش بێ دوعا دەکەی خوا لێمان خۆش بێ الحمد لله ولا خوار لێمان خۆش بێ و ڕزقێکی حرارمان بداتێ و ڕزقێکی حەڵاڵمان بداتێ ڕزقێکی حەڵال و کەم بێ و حەرار بێ ڕزقی حەڵاڵ بەرەکەتی تێدایە ها بەرەکەتی تێ الحمد لله باشە مام حاجی با بزانم زوو ساڵانی زوو چی ئیشت دەکرد و ڕەمەزانیش بووە ئیشت کردبی و مەعدوو بووبی و والله ساڵانی زوو کە برین لە دەشت بووین بە گەنجی هەر خەریکی کن حەیوانان و دروونە و کرێکاری و ئەوانەمان کردو زۆر جارەوانەی دوورنەیان کردبی مادی بوون ڕەمەزان بوو لەوانەیە جەمەدانیان تەر کردی وڵات جەمەدانیان تەر دەکرد بە خۆیان دایان دەچوونە بندارێک درەختێکی لە دەم زێ ئێمە دەم زێمان لەکرد بوو لەسەر زێ بووین لەو سەر زێیدا خەوتن هەتا قەدەرێکی دەوری عەسری و عەسری داهاتنەوە دێراوەکان هەرەدایەوە و یا دروونە بوو یا دروونایان دەکرد و ئەو شتان دوورنەیە کات زەحمەت بوو هەمووی بەداسی بوو بەداست دەدووریەوە تێلەکە هەریان دەگرت و ئافرەتەکانیش پێیان دەگوت تێلەک چێش چەندتان پێ دەچوو لە دوورنەیە کات وڵای خت چەندەکەی چی وڵای هەبوو مانجێکی دەکرد دروونە 30 شەو هەبوو 20 شەوی هەبوو ئەوها کەواتە زۆر ماندوو بووی لە ئیشکردن زۆر ماندوو بەڵام ڕۆژیەکەی خۆت نەفەوتاندووە دارداریش گە زۆر سەغرەت بوو یا دەتشکان ئەگەر نا زۆربەی نەشکاندووە نا زۆربەی الحەمدولله بە ڕۆژی بوو کەی هاتیە شاری کۆی و دەست بە کەسابەت وڵی من لە ساری شەستەکانیشەوە بامی من خانووی هەبووە لە گردی بەڵام هەر هاتو چۆمان کردو لە ئەنفالەکە کە ئەنفالەکە دەستی پێ کرد گوند نەما لەوەیەوە هاتینە شاری نەڕۆیشتوینەوە سەرەتا دەست بە سەرەتا معاملەی سەرپێیم دەکرد دەچوم لە سلێمانی لاو لێرشتم دێنادەم فرۆشتەوە دوایش وردە وردە دوکانم دانا وردە دوایی الحەمدولله تاقەت حەزم لێ نەبوو ئەوها ئیسراحەتتر بوو دوکانەکەم دانا و ئەو شتانەم ئێستا دلت بە ئیشەکەی خۆت خۆشە الحەمدولله وەڵا خۆشە پێی ئیدارە دەکەین و پێی ئیدارە دەکەی بەڵام بازاڕەکەش کەمە وانە
ئێستا کە کاتی نوێژدا دێ بەڵێ دەچی دوکانەکەی خۆت خەپات دەکەی و دەچی مزگەفتێ ناوەڵا کە کاتی نوێژ بێ بەس نیوە ڕۆیان دایی دەپۆشین عەسران ئەوە بەجێی دێرین برادێک یەکێکە لەو کۆڵانانە لێرە یەک لە بەرامبەرمان بێ یەکێک بێنتەوە ئێمە دەرین چاوێکرد لێ بێت تا لە نوێژێ دەینەوە دای ناپۆش ئەوجەمە بەستەکەی من ئەوەیە کە کاتی نوێژ دێت و ڕاست دەچی لە بۆ مزگەفتی وڵا ڕاست دەچم بۆ مزگەوتیە ئەگەر مشتریەک نەبێ برێن مشتریەکە بتخافرێنێ و یعنی ئەوە بێ مەحتەلبی لێرە ئەگەر هەر بێشن مشتریەکان دەرێن بە قوربانە با نوێژەکەمان بکەین جەماعەتەکەمان لە قیز نەچیە دێنەوە تۆ فڕێکی لێدە دەرێدە بەسەر چاو باش ئەوان مام حاجی جاران کو هەردەستان لە بۆ پاشێوکردن خەڵک چۆن هەڵوەستا وڵی چۆن بوو لە لای ئێوە جاران ئەگەر لە گوندی بووە کابراایەک سەرای دەکرد و لە سەرایە بەخەبەر دەبوویەوە یان سعاتێکت هەبوو سعاتی خڕی ئەوەندە هەبوون دەرس بوو دەمان نایەوە لی دەدا و هەرستنایم بۆ پارچی ئەو کات خۆش لەگە داک و باب ئەو کارێ وەڵا خۆش حتا ئێستاش الحەملایەر خۆشە ئێستاش من زۆر بۆ خەبێ ئازام زوو بە خەبەرە بڕوا بکە ئێستاش یەک بە شەش بانجی منی نەکردو هەستە هەر بۆ خۆم هەستامەوەوانی کەم هەرچەندەوە چەند خۆش بوو بۆ نمونە هەمووتان لەسەر سفرەکە هەمووی لەگەر داک و بابوو هەمووی خزمی یەک و حەسوودین نەبوو تۆزێکەوە ئێستا خەڵک زۆر ئەوها هیلاکی پارەی نەبوو ئەدی جاران چونە مزگەوت چۆن بوو خەڵک شیوی خۆی دەبێت کو بوو بەخوای بۆ مزگەوت تێلەکەن ئێمە ئەوە نەبوو شیان نەدەبێت بەڵام بۆ تازێ شتی واگەدە بۆ ئەوەی بە ڕۆژوو بینا هەرکەس لە ماری خۆی بوو هیچ شتەکەت بەسەر هااتێ لە مانجی ڕەمەزان بووبی ڕووداوەک ناوەڵی ڕووداوی دەرتەزێنم ئەلحەملای نەدیوە ئادی ڕووداوی خۆش یان ئیشکردنە وەڵی ئیشکردنەکە و ڕەمەزانان زۆری خۆش بووە الحەملای هیچی وا ئێمە لەو ئەوەندەی لە گوندی بوون لەو دەمزەیە بووین و وە خۆمانەگە سەغرەت دەبووین دەچوونە ناو ئاو مەلایەکمان دەکردووە بە گەنجی مام حاجی ئێمە لە کۆتاییدا دیارەکمان هەیە بەڵێ ئەم دیارێمان یەکێکیان قورانی پیرۆزە بەڵێ لێمان وەربگری ئەمەشیان بۆنێکە و دەبێت یادگاری لە نێوانمان مەمنونتم سەرچاوم ڕەبی بەخێرن خوایە خوا لێتان بەزیاد کە خوا عەمرتان درێژکە خوایە لەسەر ئەو قسە خۆشانە و ئەو قسە چاکانەی کە دەیکەن